هیوادارم ئەو حکوومەتی نوێ حکوومەتی ئێستا کابینەی گەندەڵی بنبڕ بکاتن هیوادارین ڕۆتین و ئەوە نەمێنێتن خەڵک بەڕاستی بە ئاسوودەی لە کوردستان بژیتن. واستا بەڕاستی بۆتە شتێکی باو بەڕاستی شتێکی ناشینە دیالێژی ناشینە واستا مەسەن یەکێکەوێت تەعین بێ ئەبینی ئەو واستە کا پێش ئەو تەعینە بێ ئەبینی یەکێک ئیشی شێ ئەو واستاکە بەڵام پێش ئەو واستێککە ینی ئیشەکەی بۆ بەڕێ ئەخەنەوە شتێکی زۆر ناشینە. داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەوە ئینشاءڵڵا کاک نەجیبان بەرزانی و کاک مەمدوون ئەم شتە نەمێنێ یعنی ئەم دادوێرە هەموو وڵاتێکەیە بەڵام نەمێنێ لە وڵاتی کوردستانی خۆمانە زۆرە. پێویستە بەڕاستی ڕۆتی نەمینێ واستە نەمینێ یعنی هەر مرۆڤێک حەقی خۆی بدەنە دەستی کە شەهادەیەک دێنێ کە ماندوو ئەبێت بە خوێندنی کە دێتەوە لە شوێنی خۆی کاری خۆی بدەنێ ئیتر کوڕی فڵان و ئەمە فڵان دوا ئەەکەوین وڵاتەکەمان دوا ئەەکەوی بەو شتە. ئەس دەگەمەوە نەمێنێت ئەو شتانە واستەکاری واستە نەمێنێتن حکوومەتێکی ڕاست و درست ڕاستەقینە حکوومەتەکەم کەمان دەوێت واستەکاریەوە تۆ بڕۆ دایرەك شتێک ساعتێک دو ساعت لە بەردەرگێ بی کابراک دێت واستەی هەیە ڕاست دەچتە ژوورێ و توش ڕادەوەستی لە بەرگەرماڵە ئیزعاش دەبی ویشەکەت ناکرێت. پێویستمان بە کۆڵەکاری ڕیشەیی هەیە لە هەموو دام دەستگایە کەشی شیا و لە شوێنی شیاو دەندرێت واستە واستەکاری نەمێنێ ناو دایرەکان کار و کارەکانی هاوڵاتیان بە بێ واستە بەڕێوەچی.